2000 دەمانچێ ڕاکێشا هینایەسە سەرم وتی شەهادەی بینە وتی پەتچی لە منیکەن ڕایکێشن حەزبەک بە تەمای هەردی سلاح و شاڵا و کۆسەر ڕەسوول عەلی بێ ئەوە حاڵتانە ئەنگۆ کەس ماتی لۆری نەکەن ئەنگۆ کەس مات چاوی نەترسێنن بابڵ تاڵەبانی دەرێ جەمال لۆمارێ وەڵڵا لەگە شاڵاوی بوو ئەوەی دیموکراتی بێ ئەوەی ئازادی بێ لەلای ئەوان نییە کاروان شارەوانیتان چ لێ کرد چۆشیتان نەشکاند پێشمەرگەیەکەی هەفتانە دەستەی شاڵاوی کاکۆسرت هەی خودا لە ناوتان بدا یەکێتی کەونە جاشی حکومەتی لا هەولێر بن و عینەن لە واشنتۆن نووسی هێرشەکە نەیدەویستە و کارە بکرێ بەڵام من بە کارە ساتی دەزانم من عادەتەن هەموو خەڵک لە سۆسیال میدیا دەمناسێ سەرداکەر کوچیمە گۆرانی بێژەکی ملیمە لایف دەکەمەوە بۆ بژێوی ژیانی خۆم و بۆ قسەی خۆشی بۆ خەڵکی لایڤێکم کردەوە مەحتی پیاوێکم کرد بەرپرسێک بۆ هەڵبەتە ئەو پیاوە زۆر کەس دەیناسێ کە هاوکاری هونەرمەندان و فەقیران دەکا دەدەقەی نەبرد لە لایڤەکە وەکو بڵێ هاک کرام دەرکرام کە دەرکرام تازە تااقەتم نەما ئەم حەبێکم ێدەی خۆم ئەو حەبە سویدیە ناوی پرۆپاڤانە بۆ ئەوەی فکر نەکەمەوە نەفسیم هەیە کە دەی خۆم وەکو سەرخۆشێکم لێدی ها دەڵێ یەک نەزانێت دەڵێ یەک چەندی ئارە خواردوتەوە چوم خەوتم خەوم لێکەوت 25 دقە نیم سعات خێزانم هات سەردار وتم بەڵێ وتی ئاسایش ئاسایشی چێن دەرێ وتی ئاسایشم دەرێن بانجیکە کە چوومە دەرێ وتم ئەوە هاتم یعنی گوێتان لە دەنگم بێ پێشەوەی بچمە دەرێ گوێم لە دەنگێک بوو وتی پەتچی لە منیکەن ڕایکێشن وڵا چوومتم لە بابەت واتی بەرخی ببەی هەر ئاهەمزم برادرم بوو کابرا دەمناسی بڵێ باشم دەناسی پێشمەرگەیەکەی هەفتانە دەستەی شاڵاوی کاکۆسرت بوو قسە لە من لە تووتم با خۆم بگۆڕم کە وتیان باشە بڕۆ کە هاتم خۆم بگۆڕم ئەو ڤیددیوەکەم پێ کراسەکە لەبەر دەکەم زوو دەڵێم بەڕێزان من سەداکەر کوچیمە ئەوە ئاسایشی کۆیە هاتێ بم بە هاتمەوە دەری ئەوە هەروە قسەیان لەگە دەکەم دەمچاویان دەبینم دەیان ناسمەوە وەڵام منیان سواری پیکاب کرد کە سواری پیکابیان کردم ڕووی پیکابەکە لە دەست کۆیش لە عەکسی پیکابەکە بوو وەڵحاصلی کە سوار بووم 50 مەترێک ڕۆیشتێ خێزانەکەم هات حەبێکی دا پێمی سوکەری حەبی سوکەریەکەم وتم با پێم بێ باشترە نەوەک نەیەمەوە شەوێ وەڵحاصلی کە سواریان کردم وتیان دەمچوی ببەستنەوە نازەم وەڵام مش وتم خۆش ئاسایش دەمچاویان بەستامەوە منیان بردە ئاقار پیکە بێشتا ڕانەوەستا بوو فڕێیاندامە خوارێ لێیاندا زۆر بەبێ زەمیرانە لێیاندا شەم پێی هات ئێستا ئێرشم تەواو نییە کە دەمانچەکی لێدام لە لێدانەکانیش وەستا بوون تقریبەن ئێستا ممچینە چاوم ئەو شەو ناس بەی شەوێ شیم ببتەوە هەمووی بەلایەک جنێودانە پیسەکان بەلایەک ئیهانەکردنەکە بەلایەک لێیان دەدام 2000 دەمانچێ ڕاکێشا هینایەسە سەرم وتی شەهادەی بینە گوتم ئاگاداری ئەلا ئاساس بمترسێنن بمترسێنن حالەتێک هاتە مێشکم هەموو ئینسانێک تووشێ و حالەتە دەبی ناترسێ قسەی دەکا بێمنەتە ئەو حالەتەم گرت ماگات لێ 2000 ڕابشێشی مەقسەدت چێوتم 2000 ڕاب ئەدیکەی نەدەی تەقێنی هیوادارم خەڵک بە هەڵەت تێنەگا ئەوەی دیموکراتی بێ ئەوەی ئازادی بێ لەلای ئەوان نییە چکە دەمەوێ قسەکی شاڵاوتان بۆ شی بکەمەوە گەنجێک هەڵدەستێتەوە دەڵێ کاک شاڵاو ماتۆڕی براکەم گیرایە ئەویش دەڵێ هەولێر وەرگرینەوە ماتۆڕەکەش وەردەگرینەوە بەڕاستی جێی موعجیبم کاک شاڵاوم ئەلەو قسەیە زۆر کاک شاڵاوم خۆشویست لەبەرەوەی خۆی ڕوون و ئاشکرا کرد بۆ خەڵک ئەگەر ئێمە هەولێر وەربگرینەوە قانونمان نییە ئەو ماتۆڕە بەپێی قانون گیراوە ئەو دەڵێ ئەگەر بینەوە ماتۆڕەکەش وەردەگرینەوە کەواتە قانون لا ئێمە نییە ئەمە بە عاشایری خۆمانەکەن بە گروپی خۆمان دەکەن ماتۆڕەکەشت دەدەینەوە سەرۆک لیستێک فڕ بڕ گەڕا دنیای کاول کرد هاتە سە ماتۆڕێک هەو گەنجە زۆر غەڵەت بوو بابە وەرە لای سەرداکەر کوچی ئەمە زۆر جا خەڵک یارمەتیم دەدا وعد ماتۆڕەکەت بۆ بکڕمەوە
بەڵام ماتۆڕەکەت بۆ وەرناگرمەوە احتیمالی هەیە بە ناوی سەرداکەرکوچی گۆرانی بێژم دەورم هەبێ ئەو ماتۆڕەت بۆ وەرگرمەوە وەڵی بۆتی وەرناگرمەوە پارەی ماتۆڕەکەت دەدەمێ چکە دیارە ماتۆڕەکەت غێر قانونیە ئەویش پێت دەڵێ ماتۆڕەکە وەردەگرمەوە عالەمینە تێبگەن ئەو هیچ ناڵێم خۆی عرس کرد و خۆی وازەح کرد ئەوانە بەس بە چەک بەس بە خوڕین بە چاوترسێن شەمووی قورعانەکەم ختم کرد دووشەم گیرام 100 جار گوتم حەسبی الله ونعم الوەکیل خوای تەعالە لە قورعان دەڵێ یمهل ولا یهمل مەجال دەدا لە بیر ناکە سێشەم ئینتیقامی منی لێ کراوە باشە هەتا نەرێن سەرداکەرکوچی دەستی تێدا هەبووە لەوێ باەم تشتی خراپتریشم تێدەگرت بەس لەوێ نەبوو بەس خوای تەعالە ئینتیقامی منی لێ کردەوە هەر دەقات کوڕە شایستەی وەنە جارێ وەکو یەکە چیت کەشیانێ گۆرانی بێژەکەی ئیماریان لە برایەتی بوو کوڕی ئەوەی سەلاح معتەمید ئەوە هەردی سلاح و جەبابی معتەمید بوو لە دایرەی ئەمن لە لای نەقیب مەهدی لای ملازم وەڵغەسان نیشان بەو نیشانە حەز دەکەی کامیلەم لەسەر ڕاگرن دەستنوێژ هەڵدەگرم قورعان دەینم دەستی لەسەر دادەنێم کە تا حاجی و شریتەکە بڵاو کاتەوە ئەو سلاحەی بابیان کەماریان لە ڕانیە بۆ هاتە برایەتی تەلەفۆنی کرد لە بۆ مشتەرەکە کەمال عایشەی هەزار ڕەحمەتی لێبی گوتی تا حاجیمێ ناوت درایە دەتبەن پاشەوی ئەمە شریتەکەم دایم مەنەلۆز بوو گوتی کاک سەدا ئەو شریتە باوی نییە ئێستا وەختی حەربە شریتم هیناوە مارێ گۆرانیەکەم دەرکرد گۆرانیەکەم بەسە سەدام حوسێن داگۆ جوونم بە جۆرج بۆشدا بردمەوە لای گوتی ئەوە شریتە کاک سەردار مۆرەکەی لێدا وەرەخەکەی دامێ بردمە دایرەی ئەمنی بەلدە لای مدیرەکەی نەقیب مەهدی کە هەمووتان دەیناسن ئێوەش پێتان سەیرە بڵم دەیناسن نەقیب مەهدی ئەو نەقیب مەهدیەیە کە لە دایری ئەمن سێ کەس ڕێ دەگەن لە ڕیز دەکەن لە بندارێکە لە ئەو فەردەکان بەستراوەتەوە ڕەمیان دەکەن بێریەکی لەسەر شواربی باریکە و یەکەشی زەعیفە ئەوە نەقیب مەهدیە ئەو وەختی ئیشی لە بۆ ئەو دەکرد معتەمەدی ملازم غەسان و نەقیب مەهدی بوو ئەوە سلاحی بابی هەردیە طبعاً لەبەرەوەی پارتی فێرە ڕاوێژکاری کرد پارتی نازانم چێ خاین بوو چێ خیانەت بوو ئەتو سیوێکی ئاب لە ئاسایش نەبووی لە ئاسایشی پارتی سیوێکی ئاب مەعاشت نەبوو لە ئاسا چییە یەکێتی عالمی تێدانەما یەکێتی ڕۆشنبیری تێدانەما کەس نەما حەزبەک بە تەمای هەردی سلاح و شاڵا و کۆسەر ڕەسوول عەلی بێ ئەوە حاڵتانە ئەنگۆ ڕیزتان لە ڕیشتپیەکانی یەکێتی نەگرت ئەنگۆ کەس ما تیرۆری نەکەن ئەنگۆ کەس ما چاوی نەترسێنن ئەنگۆ کەس ما زراوی نەبن کەس ما زراوی نەبن بەسە هەتاکەینێ من داوا لە جەنابتان دەکەم سۆسیال میدیا ڕۆشنبیران لە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم دەبی بەهانای هونەرمەندان و فەقیر و ڕۆژنامەوەکان بێن ئەوانە چاوترسێنی خەڵکیان کرد یەک لەو هونەرمەندانە کاروان شارەوانیتان چلێ کرد چۆشیتان نەشکاند 3 سەعات ڕای نەکرد نەتان بردە ئاسایشی کانی گۆمێ نەتان بردە پشت سلێمانی لە سێم قاتی ژێرزەمین سزنی ئینفرادیتان نییە هەیە ئازادیەکەیان جوانە سفەتان لە بۆ سەرداکەرکوچی نەبوو ڕەحمتان زەمیرتان نەجوولا بەو تەمەنە بە نەخۆشی سوکەری ها دەگریام هاوارم دەکرد ئەوە 63 گۆرانی و سرودەکەم بوو لەسەر یەکێتی لێی پەشیمانم ئەو کۆبلێ یەکێتی زۆرم مەرەقە حەز دەکەم بۆیان بڵێمەوە یەکێتی کەونە جاشی حکومەتی ملەتی کوردت فەوتان بۆ سەردار بێ سفەتی ملەتی کوردت فەوتان بۆ سەردار بێ سفەتی ئەوەندەتان بەسە زیاترتان پێ ناڵێم ئازادی لای ئێوە نییە تیرۆرکردن و چاوسورکردنەوە هەیە داوا لە سۆسیال میدیاکان و ئەوانە هەم بێنە سەرخەت شکایەت شتان لێ دەکەم لە قونسلەی سویدی چاوەڕێی حکوومەتی سویدیمە دەنگم تۆمار کراوە سەوت و سوورە قسەیان لەگەڵ کردم کۆدێکم بۆ دێتەوە دەچمە قونسلەی سویدی ئەگەنا لە لاهای لە بەلجیکا جنسەی سویدی مەیە یۆنانی مێ بێ منە دەسوڕێمەوە ئەلەوێ شکایەتتان لێ دەکەم ئەگەنا لە محکەمەی سویدی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆشنبیران وەزارەتی ڕۆشنبیرینا وەزارەتی تاریکبیری ئەو هەر دانیشتووە و دەخوا بەس بۆ گۆرانی بێژی یەکێتی پارە سەرف دەکا یعنی ئەوانەی ماستاویان لە بۆ بکە شکایەتتان لێ دەکەم واستان لێ ناینم لە هیچ جێیەک نییە لە هەولێر بن و عینەن لە واشنتۆن نووسی هیچ مشکلت نییە ڕێز و تەقدیرەکەم هەبوو ئەمنتان هەر خەرەتان هەی خودا لە ناوتان بدا فێڵتان لە من کرد مەعاشەکەم هەبوو بێجگە لە مەعاشەکەم عزت و کەرامەتێک و ئەمانەتێکی وام هەبوو لە ناو پارتی شتی وانە بوو زۆر سوپاسی ئەو حکوومەتە دەکەم کە ئاوها هەولێری پاراستووە
کە بە ئازادی دەسوڕێەوە بە ئازادی هیوادارم یەکێ تێگە بتانێ ئەو جارە قازان دەسەردار بکەن ئەو کابرای دوورکەنەوە بابە لە لێدوان هەردی سلاح من دارێک بوو کاکەردی عەفوم کە کاک جەمال سەلامت لێ دەکا ئەو بەخۆی تێدەگا نەنا کەلچوەی نییە باسی کەم کاک جەمال زۆر سەلام لێ دەکا ئەوە هەولێرە عیبە و کەلیمێ بکەم داوای عنی زۆر شەرمەزاریشم ئەوە گووی گەمەی نییە ئەو بەخۆی دەزانی جیاوازەیەکی زۆری هەیە هەولێر سەرانە سندن و شەقاوە و مافیا و ئەو تشتانەی تێدا نابینی بەڵێ لە هەولێر هەندێک مەشاکل ڕوودەدا ئەوە تووشی نەفسیەکە ئەوە باوکێکە عەزابی کوڕی داوە عەزابی کچی داوە قەتلێک دەبێ وەختی خۆی کاک ئومێد خۆشتان قسەی کرد و تێگە بەو حاڵە بە پێمان ناکری هەر پۆلیسی لە پێش دەرگێدا بنێن بەڵام هی ئەوان سەرانە سندنەکانیان ئاشکرایە لەوێ حکومەت نییە ئەجینا بۆ نمونە باڤڵ ئەو خانیە و کێوخادێرینی تەقاندەوە ئەوە قانونی بوو مەلا بەختیار ئەمە سیقەم پێی نییە درۆەکە درۆ دەکا پیاوێکی خراپە پیاوێکی خراپە ڕێز لە ڕیشەکەی بگرن ساڵانێک منداڵ بوو چوە شاخ یعنی عائیلێن تێکەڵاو بن ئەو کابرایە کەس ناناسێ ئەو کابرایە خۆی دەناسێ ئەو کابرایە شتێکی جوانی هەیە وەکو سەدام حوسێن دیموکراتێتێکی زۆر بە قووەتی هەیە ئەو باڤڵە بەڕاستی خۆ دیموکراتی لای سەدام هەبوو لای کەس نەبوو سەدام دەیگۆ وەختی دەنگدان ئەگە دەنگ دەدەی حڕن ئازادن چ دەنگ دەدەنە سەدام حوسێن چ دەدەنە بابی عودەی چ دەدەنە بابی قوسەی یعنی شازی دیموکراتیت بوو ئەوەش ئەو حالەیە بۆ لێ گەڕێ ئەوە لای ئەوانە ئەو نەوە دیکتاتۆریەتە احتراف بە کەس ناکە یەک لایەنە قرار وەردەگرێ دوای با قسەشت پێ بڵێم ئەوە دوورە لە مەوزوعەکەی جەمالی هەردی باڤڵ تاڵەبانی دەرێ جەمال لۆمارێ فکریان نەبوو وەڵڵا لەگە شاڵاوی بوو بیللا لەگە شاڵاوی بوو جەمال لۆمارێ بە زمانی هەولێری ئەها یەکەیەکە دایانی دەنیشان بەڵام خێری دووسێ سەرکردە بنووسرێ کە چوون ئیشەکەیان هێور کردەوە گەڕاندیانەوە بۆ ئەم جارە دەری دەکا زانی لەبەر دەرکراوە تەواو مسۆگەر حاڵی نەما نە دەردەکرێ لەبەر چی لەبەر ئەوەی سەرۆک لیستە خێر باڤڵش لێکێک دەگەرە دەنگ بینی سەرۆک لیستەکەشی غەڵەت دانایە دەنگ ناینی بەخوای دەنگ ناینی ئەمە زۆرمان پێخۆشە ئەویان کردێ هەتوو چێ ماری چێ چار جارت بە سەردا کەرکوچی گۆماری کا کۆسرەتی کرایتەوە لە بۆ جەماوەر ئینتیخابات تەواوی پیاوم دەوێ بێتە دەرکەی دووەمت دەرکەی حەوشەی پیاوم دەوێ پیاو ئەوی بەخۆی برێ پیاو والله نایالم بچێنێزیی دەرکەی دووەم نەک هێشتا پێنج دەرکەی دیمایە یەکێتی کەونەت جاشی حکومەتی یەکێتی کەونەت جاشی حکومەتی ملەتی کوردت فەوتان بۆ سەردار بێ سفەتی ملەتی کوردت فەوتان بۆ سەردار بێ سفەتی ئەوە گۆرانیەکیش پێشکەش دەکەمە برا گەورم پێش ئەوەی ئەو قسەیە بکەم یەک داواکاری و یەک ڕجام هەیە ئەمن خێزانم ئافرەتە پیاوتان دیتیە کەرامەتی خۆی بشتێنی باسی شەرەفی خۆی بکە برێن ئەوە سیناریۆیە والله بەناوی ئەڵڵا لە پاشخوای ئی من پێغەمبەرە لە پاشەوی قورعانە لە پاشەوی داک و بابمە بە گۆڕی داک و بابم نەکەس فێری کردیمە کورە من گریام لێدامە جێی لێدانم دیارە ئەمنیان برد بالۆخۆیان ئیسپاتکەن هاتینە سەر خەت دەیان پیاویان ڕۆژانە تەلەفۆنم لە بۆ دەکەن کە ئەو غەڵەتەیان کردیە برێن ئەوەیە ئەو جەلوویە کە دەرم بە ئەوەی پێشکەشی بکەم کە پێشی مانگەک چوم نەیگۆتە من ئەتو یەکێتی هاوکاری کردم سوپرایزی گەورم جێبدەنە ئەو سرودانەی کە ئەمن دەیرم لەو هەڵبژاردنە بۆ پارتی دیموکراتی کوردستان بەس دە بە خاتریەوەی حیمایان دەکا ئەمن ڕحم پارێزراوە سڵاو بێ لە ماڵە باب سڵاو لە دۆست و ئەحباب سڵاو لە شاری هەولێر سڵاو لە بارزان قەساب سڵاو لە بارزان قەساب با کۆپلەکانم لێ نەدزنەوە بە سەرە کۆپلەکەیە ئەم کورە چاوی ماز دەکەم ئێستا زانیم دڵتان گەورەیە زۆر مەمنون بووم ئەمن کە ئەنگۆ ئەمنتان وەرگرتەوە ئەمە غەدرم لە خۆم کرد خیانەتم لەگە پارتی کرد کە هاتمە ناو پارتی ڕێزی لێگرتم بە قسەی لیوائەی بە درۆزن ئەمن وازم لە پارتی هینا
هزار دۆنمت حەزز کردیا برات کوردستانی نەدیتە کوردی لەبیر چیتەوە خۆت هەڵدەبژێری معاشت لۆم بڕیەوە معاشم لە لقە بوو لە ناو لقی نەقرت کرد لۆکی نەخۆت تووڕە دەبی دەیبڕی جەوت نابی دەبڕی وێسکێکەت عادیە دەبڕی بە خۆ دەزانین بلاک لێ بڵیش دەخۆی هاتیمە هەنجینە سافەکە و شەکە خۆشەکان وەچێ من داوەتم کردی وەختی خۆی حامید بێکەس و فەتح سەوزەواری ئەنگۆم داوەت کردیە 50 قۆدی بیرە لەوێ دەخۆنەوە وەچی خواردنیش دێ کاک ئەیوب کراسەک و شەروارە کرد لە بەرەوە فلیمەشت لۆدا دەگرم لەکنما کا قادر شێخانی شایەدا کە ڤیددیۆیەکە لەکنەوی بوو ئێستا لەکنە منیشە کە تێسە تەشریبی وڵە هەیە ئێستاش دەرم پێت دەستێ بەس ئێستا بابە تو فیلەکی دەکەی ناو قاپەچیم ئەوەی بە پارەی ئەو خەرکەی معاشە چیلوەکەی دەردەکەی لە مانگەکی دەدێ 6 کەسان لێم گەڕە زۆرم پێەیە وەختی خۆی دێ